چێشتی مجێور ژیاننامەی خۆنووسی هەژار زنجیرەی دوازدەیەم جابا لێرە وچانێک بدەین و چەند کورتە باسێک بکەینە شەوچەرا لە سەرەتای کۆمەڵەوە تا بڕانەوەی هێمن و من بە ناوی دوو شاعیری میلی گوێ بە گوێوە و زۆر برایانە و هەمیشە پێکەوە شاعیری هەموو مناسەباتی خۆش بووین. لەکوێ جێژنی نیشتیمانی گیرابە یاد و بیرەوەری پیرۆز کرابە ئێمە دەبوو شێعر ئامادەکەین و بیخوێنینەوە. ئەوەندەش لێک نزیک بووین کە زۆر کەس ناوی هەر کامێکیان نابووین هەژار هێمن. لە مناسەبەی هەوڵاڵا هەڵکردنی جمهوریەت لە سابلاغ لە ئاڵابردنەبۆکان و زۆر جێگەی تر وێڕای شاعیرانی تر شێعرمان دەخوێندەوە پێکەوە دەژیاین و لە برا لێک نزیکتر بووین. لە سەرەتای کۆمەڵی ژێکاف چاپخانەیەکی دەستی چکۆڵەی هەرزانمان کڕی بوو. ڕووسان بە ناوی یارمەتی فەرهەنگی چاپخانەیەکی گەورەیان داینێ کە ڕۆژنامەی پێچاپکەین و بۆ هەر کارێ دەکاری بینی. چاپخانە چکۆڵەکە درا بە بۆکان. دەگەڵ کاک حەسەنی قزڵجی چەند نەشرە و نووسراوەمان پێچاپ کرد و گۆڤاری هەڵاڵەمان دەرخست. هەوڵ ژمارەمان بۆ پێشەوا برد تۆنێک کاغەزی خەڵات کردی کە هاتیشمەوە سابلاغ. قزڵجی دەگەڵ کۆنە مامۆستاکەم سەید محەممەدی حەمیدی کە سەرنووسەری ڕۆژنامە بوو هاوکاری دەکرد. هەڵاڵا 4 ژمارەی دەرچوو. ناوی مەشایخی نەخشبەندیم بە شێعر هۆنی بۆوە لە بۆکان چاپمان کرد 1000 نوسخەی بە 2-3 ڕۆژ فرۆشرا. لام وابوو شیعرەکانیان پەسەند کردووە دوایی دەرکەوت وەک نوشتە کڕیویانە و دەبەرگیان گرتووە و بە کڵاویانەوە درووە. شەوانە لە بۆکان لە بن دیواری قاوەخانەیەک بەرامبەر بە حەوز دەگەڵ قازی کاکە حەما حەسەنی قزڵجی مەلا ئەمجەدی قەڵایە و مەلا عەوڵا حەساری تانی وەشە و مەزلیسمان دەگرت کە زۆر یادگارێکی خۆشە و لەبیر ناکرێ. لە تەرەغا زۆرم حافظ خۆش دەویستن نەمدەهێش بستنە مزگەوت و دەمهێنانە ماڵە خۆم چونکە چاویان نییە شەرمە حزوری نایانگرێ گەڕی دەش زۆر قسەی خۆش فێر دەبن. لە بۆکانیش هەرچەند دەوڵەمەند ببووم نەمتوانی ببمە هەواڵی پوڵداران. خۆشیم بە حوزرەی فەقێ و حافظان دەهات شەوی وابوو 12 حافظم لە خۆم کۆ دەکردەوە. خوشکم دەیگوت لەوە تا سازی بوویەتە چاوساغی حافظان. جگە لە قسە خۆشەکانیان حافظ دەچوونە هەردەیەک ملیان لە تاریفم دەنا و زۆر کەس دوور بە دوور خۆشیان دەویستم. کە لە بۆکان بەرەو شێغلەر هەڵدەهاتم سەید عەوڵا شێتا کە لە باسی وشتەپەدا ناوم هێنا ببووە جاسووسی حکوومەت دیتبوومی کە دەڕۆم. خەبەری بە حاکمی نیزامی سەروان خاکسار کە کوردێکی سنەیی بوودا بوو کە بنێرن هەژار بگرن. گوێی نەدابوویە سەید عەوڵا شکایەتی لە لای هومایونی لێکرد بوو کە هەژاری نەگرت. خاکسار بە ناوی ئەوە سوکاتی بەسەر ئەفسەر هێناوە زۆر باشی دارکاری کرد بوو. کاتێ لە ڕێی هەڵاتنە بە ناو مێشەی مەحمووداغادا چووم مامۆستاکەی وشتەپەم مەلا حەمەدەمین کەوسا لە قەرەگوێز بوو دەگەڵ چەند فەقەیەک بەڕێدا دەڕۆیشتن و گوێم لە قسەیان هەڵخست. بە هەڵکەوت مامۆستا لەو دەمەدا پرسی ئاخۆ دەبێ هەژار چی بەسەرات پێ؟ فەقەیەک گوتی دەڵێن لە حەبسی سەقز دەستیان پەڕاندووە لەوانەشە کوشپێتیان. مامۆستا گوتی ئەو ڕەحمانەی من دەیناسم ئەوەندە سەگا ئەگەر بە کونی قفڵدا ڕاکە هەڵدێ هەتیوە تۆ چۆن نایناسی ئەدی چۆن تۆی بە هەوای زەکاتی ئاڵ و باڵ و ناردەوەتە مێش. مێشە و مێشە بۆ ئێوارە خۆم گەیان دەقاقڵاوە لەوێ چوومە ماڵێک خاوەن ماڵ دوای نان خواردن بردمیە مزگەوت و نوێنی دامێکە لەوێ بن. جحێڵ جۆرابێنیان دەکرد هەتیوێکی زیتەکە چەند سرتکەیەکی کرد ڕوویان تێکردم گوتیان فەقێگیان ئەو کوڕە دەڵێ ئەوە شاعیری قازیە دەتوخوا هێندێک شیعرمان بۆ بڵێ. گوتم ها ئەو کوڕەوە دەزانێ من مەلا ڕەحمانی تەرەغەم چونکە زۆر کەس لێی دەگۆڕین ئەویش وەک من دەچێ من ناو مەلا محەممەدە شیعریش نازانم بریا بمزانی باو بۆم گوتپان. کوڕەکە وتی بەخدا بزانی هەوی بمبەخشە. بەیانی نان و چام خوارد و بە کابرام گوت دەچمە عێراق گوتی لە گوندی موسێ بچۆ ماڵە سۆفی سدێق بڵێ خەجێ ناردوومی. بەفرباری بوو توا بۆوە قوڕێکی زۆر پیس بوو کەوشم پاژنەدار بوو بەڵام ترزەوە نازانێ تا ئێوارە گەیشتمە موسێ کە بارگینێگەوەندە بڕ ناکە. لە ڕێگا تووشی مێوش فرۆشێک بوو چنگێک مێوژی دامێ بەڕێوە خواردم و قەت دەقیقەیە گوچانم نەدا و هەر بەغار دەڕۆیشتم. چوومە ماڵە سۆفی سدێق جوابی سەلامی نەستانمەوە پرسیم مزگەوت هەیە گوتیان نییە. چوومە سەرکانی دەست نوێژم گر کە نوێژ بکەم. سۆفی سدێق چاوێکی لە دەست نوێژگرتنەکەم بوو
پێی سەیر بوو گوتی تۆ مەلای ئەی چۆن دەی فەرم و بابچینە ماڵەوە بردمیەوە ماڵ وەتاغێکی زۆر گەورەی هەبوو سەماوەری هێنا و خورما لە زیاتی قەند لە تێ خورمام ناگووپمەوە وابزانم 20 و چەند چام خواردەوە سۆفی گوتی بۆ دەست بۆ خورما نابەی لە تە خورمام لە گووپم دەرێنە وەک سوێن کە سابوون لووز ببوو دیسان نامەوە گووپم قاورمەشمان خوارد شەو سۆفی کە دەیگوت مریدی خەلیفە خەلیلم و مەڕێکی بۆ دەبەم گوتی قاقەزێکم بۆ بنووسە بۆ کابراایەکی سەردەشتی فڵان کەس پاش ماسکردنی دەستی تۆ چاوی منداڵانت چۆن فەرموتە جوان و ئەسپەکە مەگەر بە خێو ناکرێ بنێرەوە حیفت نەکرد من براتم ماڵی من ماڵی تۆیە جا ئێستاش دوو تەورێزی قەند دوو گەروان کەچایی قوماشی کراس و دەرپێ بەخواست بەکەت وەک گوڵ بەخێو دەکەم هەژنۆکی سەبریج چونکە بابە غەڵیفە میوان دەبێ بەسەرت قەسەم وەڵاغی خۆم بمرن لەبەر بێتفاقی ئاسپی تۆ هەر بەخێو دەکرێ هێندێکیش سابوون بنێرە لە ماڵەوەش داوای خەنە دەکەن ئاسپی تۆ ئاسپی خۆمە دیسان چاوتان ماز دەکەم باسی پوڵ نەکەی بەخدا دڵم دێشیە ئاسپی تۆ لە ماڵاتی خۆم فەڕسترە سەرماش سەختە تفاقیش گرانە بەڵامە تۆ برای منی بیرم لێ دەکردەوە ئەو سۆفیە دەستبرا قیمەتی جوان و ئەسپەکەی پتر داوا دەکرتا بۆ کابرای بەخێوکە بۆ منووسی بەیانی لە خەودا بوو گوێم لێ بوو سۆفی دەیگوت هەر کەس ئەمڕۆ لە کوێستان بدا بە هیلاک دەچێ سەری کەکی کۆزات بەتەمە سۆفی هاتەوە ژوور لێم پرسی دەتوانم سەفەر بکەم بەڵێ هەوای زۆر خۆشە سیر کە تاو هەڵاتووە گوتم ناشارەزام کەس هەیە دەگەڵمدا بێ گوتی سێت من بدا کابراایەکی ڕەگەڵ خستم کە تا سەری کوێستانی گڵەزەردم بەرێ هەوا تاو بوو هەرگەیشتی نەبناری کوێستان هەیە بوو بە تەم و کڕێوەیەک چاو چاوی نەدەدی بەڵەدەکە گوتی دەست دە قایشی پشتێندی من گرە و شوێنم کەوە بەفر یەکجار زۆر بوو دنیا زۆر تاریک ببوو ئەو کابرایە شارەزایەکی سیر بوو ئێرە خوڵکەیە ئێرە بەردە کەچی دنیا لووس و پڕ لە بەفر بوو چۆنی دەزانی نازانم لە نێوەڕاستی چیا ڕاوەستا گوتی تۆ چت دێتە بەرگوێ هیچ دەسا تۆ لە شوێنی خۆت بچەقا نەبزۆی من دەچمو ئێستا دێمەوە پاش تاوێک هاتەوە گوتی خێراکە بڕۆین تۆ ڕزگارکەم بگەڕێمەوە 100 تفەنگچی بانەیی لە بەفردا قەتیز ماون و ڕێ دەرناکەن نەیان گەمێ هەموو قڕ دەکەن منی گەیاندە لای بە ڕۆژی کوێستانێ دنیایە کە ڕەشانگ و دارستان گوتی دەچیە سووت و میوانی ماڵە سەید عەوڵا بە و گەڕایەوە بەغاردام قەڵاشتە خوار کڵاوەکەم بە پەلێکەوە چوو ئاوڕم نەداوە گوتم ئەوەش بۆ تۆ گەیمە سووت و چوومە ماڵەکە پڕ بوو لە ژنی جوان و بێپیا و گوتیان پیاومان چوونە گەرمێن بۆ ماڵی قاچاق فەرم و میوان بە گوتم دەڕۆم گوتیان ئەو ڕێگەیە بگرە و بچۆ سەرتەزێن تووشی جادەی بانە سەردەش بوو ترۆمبێلێکی پڕ لە سەرباز لەوێەوە ڕابر زۆر ترسام بەڵام بەخێر ڕابر لە گوندێک دەنگی گۆرانی داوت دەهات لەوێەوە چوومە ناو دۆڵێک و پرسییم گوتیان سەرتەزێنە و ماڵی حاجی شێخەی لێیە و میوان ڕادەگرێ چوومە ژوورێک دوو کەسی لێبوو دیار بوو میوانن ژن سەماوەریان وەژوورێنا کە خۆمان چای بخۆینەوە پاش نوێژی شێوان حاجی و چەند کوڕێکی هاتنەوە لە داوەتەکە ببوون حاجی هەردەیگوت شەر بێدەستی دە پیرێژنانم کشیوە بە خێری هێناین جلەکانی لێ ساندین و ناردی تیان وەشان زۆر پیاوێکی نام بدە و مەشرەف خۆش بوو بەیانی گوێم لێبوو گوتی مەلای هەڵمەستێنن با بخەوێ با خودای مەلای بە بێگارە و لە نوێژی سپەینان بێزارە پاش نان و چایی حاجی جووتێک کاڵای هەڵبەستراوی بە گۆریە و پەڕۆوە هێنا گوتی مەلا تۆ دنیات کەم دیوە بە کەوشی شارانی پاشنەدار لە بەفر و قوڕدا سەفەر ناکرێ کاڵەکانی دەپێ کردم بە کابراایەکی سپاردم گوتی تا دەگاتە سیاوما هەرچی بەسەری بێ لە تۆی دەزانم من حاجی شێخەم و دەمناسی لە ڕێ بەفرێکی زۆر گەورە دایدا تا گەیشتی نەگوند بەفر لە ژنۆی دەدا ماڵی کابرای هاوڕێم تەڕ و تاریک و تەنگ بوو زۆریش سارد بوو چوومە مزگەوتێکی زۆر خۆشی قەدیمی بە خشتی سوور خەڵکێکی زۆر لە دەوری سۆپەی زەلامی نێڵدرا و دانیشت بوون کاکە تۆ مەلای بڵێ سەرچاوان داوڕۆ پێشنوێژیمان بکە پێشنوێژیم کرد و دوعای زۆرم لە پاش نوێژ خوێن شەو کابراایەک بردمێەوە ماڵ بۆ شێو خواردن هاتینەوە لە مزگەوت خەوتم بەیانی کە چاوم کردەوە دەوران دەوری مزگەوت دانیشت بوو کابراایەک هاتە قسە مەلاکیان بۆ دەچیتە ئەو خوارە چ دەکەی دەخوێنم پاشان دەبی بەچی دەبمە مەلای چاک ئەو دەم چ دەکەی دەبمە مەلا لە گوندێک دەجا کاکی خۆم ئێمە تۆمان بەدڵەوە نووساوە هەر لە ئێستاوە پێدرازین
ئاخری ناوێ جارێ باقسەکانم تەواوکەم ماڵ و بزنەزاوت دەدەینێ دوای بخۆ کارەکەشی بۆ خۆت زەکاتیشت لە دەغڵ و دانەوێڵە دەدەینێ ها دەزانم دەڵێ منی بێژن چۆن ماڵ بەخێوکەم حەوت ڕۆژام چۆ سەرڕێکانی هەر کچیەکەت کەیف گرتی لێت مارە دەکەین با خودای دەزانم کچی من هەڵدەبژێری چونکو لە هەموو کچان جوانترە من ناوم برای ماغایە ئاغا بەڕاستی ئەوی گوتت لەسەری من زیادە بەڵام برایەکم لە عێراقا دایکمان زۆری پەرۆشە دەچم دەیبینمەوە بە هەزار زمان لە کۆڵ خۆم کردنەوە بەفر وێستا بوو ڕێگەم پرسی و لەسەر بەفری مۆر ڕووم کردە بڵەسەن کە نیشانیاندا بوو تا ڕچەی کوتراوی حیوانان بوو خەمم نەبوو لەوە بەولاوە دەبەفر دەکەوتم و ناو لینگم لەسەر دادەنا لە بەیانیەوە تا ئێوارە دەبەفردا تلامەوە با بەفری دەسەر و چاوی دەکردم هێزم لێ بڕابوو تا لە پڕتوشی شوێنی سەگان بووم و شوێنم هەڵگرت لەسەر گردێکی بڵندەوە گوندی بڵەسەنم دیت بە خشکە خۆم بەسەر بەفردا خلۆر کردەوە و چوومە نزیکترین ماڵ چوومەوە تاقێک لینگم درێژ کرد و پاڵم بە دیوارەوەدا نەخۆشێک لەوێ دەیناڵاند وا هاتە بەرچاوم کە گرانە تای بێت ژنێک لە دەرگاوە دیتمی و ڕۆیشت 4-5 ژنی دی دەگەڵی هاتنەوە و لێمیان دەڕوانی و دیار بوو سەیر ماون گوتم خوشکم بۆ تماشام دەکەن ئۆ خوا شکر خۆ تۆ ساغی برا بەخوا وامانزانی مردووی ڕەنگن لە مردوو دەکا ڕەنگە برسیبی نەخێر برسیم نییە سەرمامە گورزیە سۆپەیان پێکرد و ژنێک قاپە شیرێکی بۆ هێنام گوتی پیاو لە بەفرداگژیر بخوا لە برسان دەکەوێ و هەز بە برسیەتی ناکا دوای شیرەکە نان و پەنیری هێنا ئەوەندەم خوارد زگم هەڵازنا کاڵەکانم کە لە پێیاندا کەند بووم دە پێکردەوە و هەرچی خوڵقیان کردم چوومە مزگەوت و لەبەر سۆپەی مزگەوت خۆم وشک کردەوە خاوەن ماڵەکە ناوی کوێخا حەسەن بوو کە زانی بووی میوانی چۆتە مزگەوت نردبووی بچمەوە نەچوومەوە مەلای دێبردمیەوە ماڵ و دانووی گەنمی دامێ خوا و ڕاستان مەلا لە من کۆلکە مەلاتر بوو زۆری من بەلاوە عالم بوو شەو لە مزگەوت پرسییم کەس هەیە بچێتەوە خوارە دوو کەسیان گوت کە چۆدارن و بزنان دەبەنەوە کەناروێ دەگەڵیان کەوتم بەڵام بزن لە بەفر دەرنەدەچوون دەبوایە ڕچیان بۆ بشکێنین و زۆر باسپایی بڕۆین هەستم کرد نینۆکی پێم ژانی دەکرد گوتیان تۆ بگە ئەنجێنە و جێبگرا تا ئێمەش دەتگەینێ ئەنجێنە لەکوێیە هەر لەو پێچە ئاوابی دێ دیارە لە پێچم خوارد سەربانی ڕەشی دەیەکم دیت کە لە خوار هەزار بە هەزارێک بوو هیچ ڕێشی بۆ نەدەچوو دام قەڵاشتە خوارد گەیمە پارچە ڕەشانگێک قڕێکی هێندە شل بوو هەڵخلیسکام و لەسەر بەردێکی پانگیرسامەوە ڕوانی مەخوار چ ببینم تیشە بەردێکە بەقەت خانوویەکی سێقاتی بڵندە گورگیش ناتوانێ لێی بازدا بەڕەشانگدا بە چنگە کڕکێ سەرکەوتمەوە دیسان خزیمەوە سەر بەردەکە هومێدم بڕا سەرماش گاڵەی دەکرد گوتم حەیەڵڵا خۆم هەڵدەدێرم بۆ خچەکتێ بوو گۆچانەکەم هەڵداشت خۆشم چاوم قونجاند و بە خشکە چوومە سەر لێواری بەرد و خۆم هەڵداشت لام وابوو هەپرون بە هەپرون دەبم کەوتم چاوم هەڵێنا بە حاڵ ئاسمانم لە کولانەیەکەوە دیت هیچ کوێشم نەدێشا تۆمەس کەوتومە سەر بەفرێکی با پەستاوتەی زۆر ئەستور بە چنگ بەفرم لە خۆم لادا لە کونێک هاتمە دەر جێگە بوخچەکەشم بەرچاو هات کە دەبەفر قوپا بوو گۆچانەکەشم چەقا بوو لەسەر بەرزاییەکەوە لە بەفری مۆرم ڕوانی شوێنێکی درێژی قوپاوم بەدی کرد زانیم جۆگەیە و ئەو سەری دەگاتە ئاوایی بە شوێن قوپاودا هاتم زۆری نەبرد 12 سەگی زەلام لە گردێکەوە پەلاماریاندا دەستم گۆی نەدەکرد کە بە گۆچان لە خۆمیان دەرکەم ناچار دانیشتم سەگ کاری بە دانیشتە و ژن نییە سەگەل هاتن لە چواردەورە ماڵقەیان بەست و چەند بۆڵەیان دادا دەتگوت هاتوون دەرز لای مەلا بخوێنن کابراەک بە بێڵێکەوە لە گردەوە هات و هەرای کرد هاتوومە یاریدەت ئەو بە بێڵەوە لە پێشەوە و من بە گۆچان قوم بە قوونی کابراوە گەینە ناودێ چوومە ماڵی ژنەکەی کاڵە و پیتایی بە گەسک ماڵیم و دامکەن و پەلاماری ئاگری نێو گۆڕکمدا کابرا گوتی لاگر بە دوور بە نەوەک لاقت وەژان کەوێ تۆ سەر پەنجە شین هەڵگەڕاوە سەرما بردوویە ئەرێ کاکە ئێرە ئەنجێنەیە بەڵێ ئەمما ئەنجێنەی سەختە ئەو ئەنجێنەی تۆ دەڵی لەودی وەو شێوەیە ئەو شوێنەی تۆ پەیدا هاتووی پڕە لە ورچ و گورێک بەڵام بەفر هێندە زۆرە کە دڕندەش دەرناکەون لە حەسانەوەدا بوو کچێکی دە 12 ساڵی کراتزاوی سوور وە ژوور کەوت گوتی وەستا هاوێنە و بریقەت پێیە بە جوولەکەی وردەواڵە فرۆشی دەزانی کابرا گوتی های ڕاستگرت نییە ئەوە جوولەکەیە یان مەلایە لە پاش نان خواردن و حەسانەوە کابرا دەگەڵما هات تا خستمێ سەر ڕێ گەیمە سەرکانی ئەنجێنا منداڵێک وڵاغی یاو دەدان گوتی مامە دەبێ میوانی ئێمە
هەرکە کوتم وڵاخی بەجێ هێشت و بەغار ڕوو بە ماڵان بۆەوە و گوتی شوێنم کەوە لە دەرگاوە بانگی کرد دایە میوانێکم بۆ هێنای مێوژم دەیە ئای بەخێرەی وەرە چنگە مێوژی خۆت وەرگرا سەر سوورمام خوایە لەو کوردەدا ئیوا هەیە بەرتیل دەدا بە منداڵی کە میوانی بۆ بەرێ حاتەمی تەی چ گوویەکی خواردووە ماڵی خەلیفە ساڵح بوو تا ئێوارە 8 میوانی تریش هاتن کە دویان هەواڵە چۆدارەکانم بوو جلکیان بۆ تێوەشاندین بۆ نوێژی شێوان لەگەڵ یا چوینە مزگەوت دوای نوێژ لە هەموو ماڵانەوە نان هات و میوان و خەڵکی گوند لە هەموو خواردنەکاندا شەریک بوو مەجلیسی مزگەوت گەرم بوو یەکێ گوتی فەقێ تۆ سبەینێ مەڕۆ پیاوی شێخ لەتیف کە لەو ناوە دەگەڵ پشدەری شەڕیانە ڕوتت دەکەن و سەعاتەکەت لێدەستێنن گوتم ئەو دەم دەسمەکن شێخ لەتیف دەڵێم سەعاتەکەم لە تۆ دەوێتەوە کابرایەکی سۆفیلکێکی زولکە گوتی تۆ فەقێ نیت تۆ ڕەنگە پیاوێکی گەورەبی فەقێ ناوێرە بڵێ دەسم و شێخ لەتیف دەدوێنم زانیم غەڵەتێکم کردووە بەڵام خەلیفەی خانەخوێم قۆستیەوە گوتی سۆفی تۆ کەمفامی فەقێ کە قورعان لە سنگن دیارە پیاوی گەورن خەلیفە 4 کوڕی گەورەی هەبوون کە بۆ ئاڵ و وێر گەرمێن و کوێستانیان دەکرد بەیانی کە خواحافیزیمان کرد بە کوڕێکیانم بەدزێوە گوت دەوڵەت سابلاغی گرتوێتەوە تفەنگ لە لادێ زۆرە و لە ترسان هەرزانی دەدەن بگەیە و تفەنگ بکڕە کە بەرەو چەمی ئەنجێنە دەچوین سۆفیلکەی شەوم دیتەوە دانگەی بزنانی دەدا گوتی فەقێ ئەوە ڕۆیشتی بەڵام دەزانم تۆ فەقێ نەبووی نازانم دەتبینمەوە تا بزانی ڕاستم بیر لێ کردوویەوە خوا حافیزت بێ بە بزنەگەلەوە هاتینە سەر چۆم بەست بووی بەبەر سەهۆڵمان شکاند و ڕچەی بزنانمان پەیدا کرد خۆمان هەڵکرد شاخی هەوڵ بزنم گرت و پەڕاندمەوە کە چوومە ئەوبەر لە خۆم ڕوانی دەتگوت چەکمەی سوورم دەپێدایە لە ئەژنۆمەوە تاقو لە قاپە خوێن دەهاتە خوار سەهۆڵ و ساردی ئاو بڕی بووی هەواڵەکانم بانگیان کرد ئێمە بە کاڵە و گۆریەوە دەپەڕینەوە تو ئاگرێکمان بۆ هەڵکە هێندێک گوشکەڵ و پوشم لە قسنێک هێناواگرمدا قاچی نیوە سەرما بردووی 3 بەش قەڵاشت و جاوەرە ژام بکە کەوتینە ڕێ لەبەر بەفر ڕێ دیار نییە بە شوێن بەرازاندا چووی بەسەر کۆخێکدا کەوتی تەنیا ماڵە بە بەندەنێکەوە خوشک و برایەکی لێ دەژیا زۆریان بەخێرهێناین مێوژ و گوێز و هەنجیریان دەپێش کردین کوڕەکە دەیگوت خەونم دیت بوو ترێسپیلکەم دەخوارد زانیم ئەو بەفرە قورسە دەبارێ ئەگەر دەخەودا ترێ ڕەشکە بخۆم باران دەبارێ هەموو ژیانیان ڕەزێک بوو لە بناری گوندی ورچەک و لە دنیا تەریک ببوو بەیانی ئاوا بووینە دیوی عێراق نەفەسێکی ئاسوودەم هەڵکێشا ئۆ خەی لەبەر حکمی عەجەم خەلاس بوو پاش نوێژی شێوانێک بە بزنەگەلەوە ڕوومان کردە گوندێک بێورە یان بێورانیان پێدەگوت حەشر و حەلەلا بوو دیار بوو شێواوە ژنێک گوتی زۆ بڕوان لێرە مەمێنن هاواری سەر و ماڵە تازە بۆ کوێ بچین بزنمان کردنە حەسارێک و چووینە مزگەوت لە خەڵکی گوند جمەی دەهات مەلایەکیش بە ناوی مەلا عەزیز بە دەنگی بەرز دەیگوت من ماڵی خۆم ڕاگوێستووە ئێوەش هەڵێن هەتا نەکوژراون و تاڵان نەکراون و خانوەکانتان نەسووتێنراوە کەس هۆشی ئەوەی نەبوو جوابی سڵامان بستێنێتەوە مەسەلە چییە پرسیمان گوتیان شێخ لەتیف دەگەڵ پشدەری شەڕیەتی گوندی تمتمانی سووتاندووە ئەم گوندە سەر بە شێخ لەتیفە ئەم شەو پشدەری لە تۆڵەدا دەیسووتێن و تاڵانی دەکەن جارجار تڕ و تۆپ بەکار دێ دەمزانی ئەگەرەوان بە قسەی مەلا بکەن ئێمە سەرمان بێکڵاو دەمێنێ قسەم لە دەمی مەلا قۆستەوە گوتم برا بۆ شکایەتی پۆلیس ناکەن گوتیان شکاتمان کردووە ناوێرم بە شەو بێنە هاوارمان بۆ خۆتان چەکتان هەیە کەوت نەبژاردن بەڵێ 13 فەنگ و 400 فیشەکمان هەیە برام کەس نەڕوە بچن دواگر لە دەوری دێ بکەنەوە و خۆتان لەبەری دامەنیشن دەستە کێشێک لە دێ بگرن و تا سەرماتان بوو وەرنە بەراگری مزگەوت و دەستە بگۆڕن هەتا هێرشبەر نەیەتە بەر سێرەی تفەنگ تەقەیان لێ مەکەن ئەم شەو بۆ 400 فیشەکە دەتوانن خۆ بپارێزن ئەگەر تنگانەشتان بۆ هات ئەوە من حازرم 100 پشدەریتان بۆ بکوژم بوو بە هەرا مەلا عەزیزی خوێڕی تۆ کێوە دەچی بچووە ئەم کوڕەز حێڵە گەورەمان بێ و بە قسەی ئەو دەکەین سرد نەیەشێنم تەواوی شەو لە ناو لێفەی زۆری مزگەوتا خەوتین و کەس نەهات بۆ پشدەری کوشتن بانگم کا بەیانی کابرایەک بردینە ماڵە خۆی ژنان شانیان ماز دەکردم کە ئەگەر تۆی وا ئازا و ڕەشید نەبای ماڵ وێران دەبووی بۆ یەکەم جار پڵاو ساوارێکم خوارد کە تا ئێستاش تامی لە بن ددانمدایە هاوارچی لەشکری شێخ لەتیف گەینە گوند و بەجێمان هێشت و بۆ ئێوارە گەینە کەناروێ کە ماڵی هەردووک هەواڵەکەم لەوێ بوو